لەم ساڵدا بۆ خولی بۆ ئافرەتان و کچان توانیمان خولی فێرکردنی دروستکردنی خواردن و شیرینی بکەینەوە سەرڕای ئەوەی کەوا توانراوە ژمارەی باش لە گەنجان سوودی لێ ببینێ بەشێک لەو گەنجانەش توانیانە لە ڕێگەی ئەمەوە بێتە هۆی هۆکای دەستخستنی داهاتێک بۆیان و پرۆژەی بژێوی بۆ خۆیان لەم خولانەدا لەم ساڵدا 48 گەنج سوودمەند بۆ لە خولەکان کە ڕێژەیەکی دیاریکراو لە گەنج وەرگیراوە بۆ هەر خولێک بتوان بە شێوازێکی باش بە شێوەی پراکتیکی خولەکانی پێبوترێتەوە لێرە لەم ژوورەدا بە شێوازی کردداری جێبەجێ کراوە تەواوی پێداویستەکانیان بۆ دابین کراوە لەگەڵ ڕاهێنەری بتوانە من و ڕاهێنەر لە خولی دروستکردنی شیرینی لە سەنتەری چالاکی گەنجانی کەلار سەر بە ڕێکخراوی ناوپارێزی کوردستان ئەم خولەمان کردوتەوە چەندین خانوتیدا بەشدار بۆ خۆشبەختانە سەرجەم بۆ پێداویستیانە دابین کراوە کە لەم خولەدا ئێمە پێویستمانە لەم خولەدا منوەکو ڕاهێنەر چەندین جۆری خواردن و شیرینیمان ئامادە کردووە ڕۆژانە لێرە بەکردداری بە عملی شتەکان لە پێشچاوی خانمەکان دروست دەکەم هەر شتێک کە پێویست بێ بە هەر قۆناغ بەدوای قۆناغ ئەڵم پێویستەکان ئەمانەن شێوازی دروستکردنەکەیشی ئەمانەن باسی سنتەری چالاکی گەنجانی کەلارەکەین سە بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بۆ کردنەوەی خولیە شیرینی من وەکو بەشدار بوویەک سوودێکی زۆرم لێبینی پێشتر شارەزایەکی کەم هۆم بەڵام ێستا توانم بە تەواوی فێر بووم و ئەم خولانە هۆکارێکە عنی بۆ دەستکەوتنی هەلی کار و چوونە بوونە خەوان پرۆژەی خۆت زۆر سوودم لێبینی بە جۆرێک سوودم لێبینی کە بە تەمام و ئەمەوێت کە لە داهاتوودا یعنی لەم بوارەدا بەردەوام بم و دوکانی تایبەت بە خۆمیش بکەمەوە و هەروەها هیوادارم کەم لەم سنتەرەدا دیسان خولیکی بەم جۆرە بۆ خانمان بکرێتەوە چونکە زۆر باشە و زۆر سوودی لێبینی توانم هەرێکی کشان بەدەناویگەیان زبدە بێیان هەرزەی پێیان هەرتانەکە بێت لەسەر و خوارپێک و داماناوە دوو زبدەمان بۆ بەکارێ ناکە زبدەش هەمان قۆناغێکی بەڵام چییە شیرەکەی لە ناو شەکراوەکەی بە ئەو شتانە شەکراوەکەی خەز بێت بێ خەز بێ وشکتر